بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. نیشان تەمەنی 4 ساڵانە، دانیشتووی گوندی شیوانە لە ناحیەی سیدەکانی سەر بە پارێزگای هەولێر. بەم تەمەنە بچووکەیەوە چەند سوورەتێکی لە قورئانی پیرۆز لەبەر کردووە. بسم الله الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو والملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون. نیشان بەهۆی بچووکی تەمەنیەوە هێشتا خوێندەواری فێر نەبووە، دەڵێت ڕۆژانە لای خوشتی قورئانی پیرۆز دەخوێنێ و چەندین جار بۆی دووبارە دەکاتەوە، ئەویش لەبەری دەکات. نام نیشانە تەمەنم 4 قورئانم لەبەرە، هەموو ڕۆژێ 4 جارای خوێنم بێمە خوشکی خۆ گەز بێن خان وەرە با بچین قورئانە بخوێنم هەموو جارێ. وەڵاهی لەبەرەکەم قورئان ڕۆژە قیامەتێ قورئان نەبیتە سەفاعەت کرد. باوچی نیشان زۆر دڵخۆشە بەوەی کچەکەی چەند سوورەتێکی لە قورئانی پیرۆز لەبەر کردووە. ئومێدەوارە کچەکەی تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات. السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنور من يشاء ويضرب الله أمثال للناس والله بكل شيء عليم. نیشان کچمە تەمەنی 4 ساڵە، ڕۆژانە خوشتی پێ ئەڵێت هەر ئاەتە و چەند جارێک لەوی دووبارە کەتەوە، ئەوش لەبەرەکە خوێندەواری نییە، هیچ وشێکی بێم ئەوەی هیچ عەرف و ژمارە نزانی، بەس لەبەرکردنە. پێ دڵخۆشین کە ئەتوانی قورئان لەبەرکە و بەهرێکی خوای هەیە و هەوڵی لەگەرەدەین، هیوادارین بتوانین کە بەردەوام بین لەگەڵی هەتا هەموو قورئان لەبەرەکە. قورئان کەلامی خوایە، فەزل و گەورەی قورئان لە بەرامبەر قسە و کەلامی خەڵکی دیکەدا وەک فەزل و گەورەی خوا وایە لە بەرامبەر دروستکراوەکانیدا. باشترین وتەیەکیش لە زمان بێتە دەر ئەوەیە کە قورئانی پێ بخوێنرێت. ئازادومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، گوندی شیوان لە دەڤەری برادۆست.